ئەتوانم بڵێم شانبەشانی وڵاتانەی یەکەمین وڵاتە و لەگەڵ هەموویانە لە یەک کاتە ئەخرێتە بازارەوە هەروەک دەزان شاری سلێمانی شاری پیشەسازیە دیارە لە تەکنۆلۆژیا شام جارە وەکو لە شاری سلێمانی لە یەک کادا و شێوەی ئەمریکا و ئەوروپا نوێترین مۆدێلی مۆبایلی ئایفۆن ڕاگەیەنرا. ئەوەش سلمێنەری ئەو ڕاستەیە کە سلێمانی وەک چۆن لە بواری پیشەسازیدا یەکەمین شاری عێراقا لە ڕووی تەکنۆلۆژیاشەوە سلێمانی هەر پێشەنگە. بە جۆرێک وەک شارەزایانی ئەو بوارە ڕای دەگەێنن ئەوە دەستکەوتێکی تری گەورەیە بۆ شاری سلێمانی و بەگشتی بۆ هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا پێیان وایە ئاماژەیەکی ڕوونە بۆ کاڵبوونەوەی ئەو قەیرانە داراییەی لە کوردستان هەیە. دیارە ئێمە تەجربەی زیاتر لە 4 ساڵمان هەیە لە هاوردەکردنی ئەم مۆدێلە نوێیانەی ئایفۆن لە هەمان ڕۆژی ڕاگەیاندنیان لە ئەوروپا و ئەمریکا. وەک بەڕێستانەزان سلێمانی شاری پیشەسازیە و من بەردەوام لەگەڵ هاوڕێکانمان ئەڵێم بە جۆرێک لە جۆرەکان بۆ بە شاری بازرگانی و تەکنەلۆژیش لەبەرەوەی خواستی کڕیار هەیە. خۆشبەختانە توان بڵێم بە تایبەت ئەم ساڵ بە بەراورد بەو 2-3 ساڵی ڕابردوو کە جۆرێک لە جۆرەکان قەیران هەبوو نیگەرانی لە لای خەڵک هەبوو ئەتوان بڵێم ئەم ساڵ جیاوازیەکەی کەمای خۆشحاڵیە خواستێکی زۆرتر هەیە و نزیکە هەفتەیەک 2 هەفتە بەر لێ ئێستا ینی کڕیارە بەڕێزەکان ناویان تۆمار کردو تەسەور کە بەیعیانیاوە بۆی ئەم ڕۆگەوەی بەڕێستان بینیتان بێن مۆبایلەکانیان وەربگرن. لەم کاتەدا و لەم ڕۆژەدا ئێمە هەست بۆ واکەین کە ئەتوانم بڵێم خەڵک تا ڕادەیەک توانای هەیە و خۆشحاڵە بەوە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان منەی گەڕمەوە بۆ بژانەوەی ئابووری کە هیوادارم بەردەوام بێت. ئەم دەستکەوتە بۆ کوردستان بووە کە ئێمە توانیومانە تەنانەت دەسا لە هیچ ناوچەیەکی عێراق دەست ناکەوێت بەڵام لە کوردستانە هەیە و بیزات لە سلێمانیا هەیە ئەمە بە دەستکەوتی ێزانی. آیفۆن XS و آیفۆن XS Max نوێترین مۆبایلە کە لە بەرهەمەکانی کۆمپانیای ئاپڵە لە سلێمانی پێش وڵاتانی تورکیا و شارەکانی تری عێراق خرایە بازاڕەوە. هەردوو جۆرە نوێیەکەی ئایفۆن خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسرە. ئارەزومەندانیش بە گرنگیەوە لەو هەنگاوە دەڕوانن و پێیان وایە خۆشگوزەرانی هۆکارە لەو ڕووەوە. بێگومان خۆشگوزەرانیەکەی تا ڕادێ لە شارەکانی تر باشترە ئاسی گوزەران و داراییەوە باشترێکە خەڵکیش وعیەکی باشترەیە خەڵکی شاری سلێمانی هەست دەکەن پێویستیان بە شتێکە بتوان باشترین شێوە داواکاریەکانی جێبەجێ بکەیان ئەو خزمەتێکە خۆیانیانەوە ئەو مۆبایلە پێما توانیوەتی بۆیان جێبەجێ بکات بۆ خەڵکی شاری سلێمانی. سلێمانی لە هەموو بوارەکانە پێشەنگ بووەوە لە بواری تەکنۆلۆژیاشە پێشەنگە دایم حەزیان بە شتی نوێ کردووە ئەپڵیش پێشەنگە حەزیان بۆ بەرهەمەیەکە بیبینن. سوپاس بۆ خۆ ئەمە یەکێکە لەو بەڵگانەی کەم قەیرانە بۆ بەرەوکەڵبوونەوە دەڕوات. ئێستا ئەگە ببینین لە دەرەوە خەڵک سەری گرتووە بۆ ئەوەی کە ئایفۆنێکی هاوشێواز بکرێت بە نرخێکی بەو نرخە بەرزە. بەڵام ئێستا خۆشبەختانە لە وڵاتی ئێمەش خەڵک سەری گرتووە بۆ ئەوەی کە مۆبایلێ بکرێت بە $1400. ئەم ئامێرە نوێیانە بۆ یەکەمین جارە ڕامی 4 گێگایان لەسەر جێگیر کراوە کە خێراییەکی زیاتر بە ئامێرەکان دەبەخشن. هەردوو جۆرە نوێیەکەی ئایفۆن گەلێک تایبەمەندی بەرچاوی تێدایە و خواستی ئارەزومەندان لە بەرچاو گیراوە. سلێمانی ماوەی 4 ساڵە پێشەنگە لە خستنە ڕووی نوێترین بەرەمەکانی کۆمپانیای ئەپڵ بە تایبەت مۆبایلی ئایفۆن. بوونی ئەو کۆمپانیا گەورانشی لەو بوارەدا کار دەکەن ئاماژەیەکی ڕوونە بۆ ڕەخساندنی هەلیکار و دەرفەتی گونجاو بۆ کارکردنی فراوان لەگەڵ وڵاتانی جیهان. دلێر کەمال، کورdsat News، سلێمانی.